تڕەمپ دەستکاری جوگرافیای جیهان دەکات. کەنداوی مەکسیکی گۆڕی و مەکسیک و گرینلاندیش تووڕەن و وەزارەتی ناوخۆی ئەمریکا ڕایگەیاند کە بە فەرمی ناوی کەنداوی مەکسیکیان گۆڕیوە بۆ کەنداوی ئەمریکا. هەروەها ناوی لووتکەی دیناڵی لە ئالاسکا بۆ چێی مەکینلی گۆڕیوە. وەزارەتەکە لە بەیاننامەیەکدا ڕایگەیاندووە بە پشتبەستن بە ڕێنماییەکانی سەرۆک تڕەمپ ئێستا کەنداوی مەکسیک بە فەرمی بە کەنداوی ئەمریکا ناسراوە و بەرزترین لووتکەی ئەمریکای باکووریش جارێکی دیکە ناوی چای مەکینلی بۆ دەگەڕێتەوە. لووتکەکە دەکەوێتە ئالاسکا، پێشتر ناوی چای مەکینلی بووە وەک ڕێزێک بۆ ویلیام مەکینلی سەرۆکی پێشووی ئەمریکا، بەڵام لە ساڵی 1975 لەسەر داوای ویلایەتەکە ناوەکەی گۆڕدرا بۆ دیناڵی. دۆناڵد ترامپ سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە چوارشێوەی زنجیرەیەک ڕێوشوێنی جێبەجێکردن دوای چەند کاتژمێرێک لە دەستبەکاربوونی ڕۆژی دووشەممە لە چوارچێوەی جێبەجێکردنی باڵێنەکانی هەڵبژاردن فەرمانیدا ئەو دووناوە بگۆڕدرێت. پێشتر ترامپ ڕایگەیاند بوو کەنداوی پەنەماش دەگۆڕن بۆ کەنداوی ئەمریکا. وتبووی خەڵکی کەنەداش گەر بیانەوێت دەتوانن کەنەدا بکەن بە 51مین ویلایەتی ئەمریکا. هاوکات هەر پێشتر ترامپ ڕایگەیاند بوو دوورگەی گرینلاند باشترە بخرێتە سەر ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا. لە وڵامی هەوڵ و لێدوانەکانی ترامپ سەرۆکی مەکسیک وڵامیدایە و ڕایگەیاند ئەمریکا پێشتر ناوی ئەمریکای مەکسیکی بووە. سەرۆکوەزیرانی دانیمارکیش لێدوانەکەی ترامپی ڕەت کردەوە و ڕایگەیاند دوورگەی گرینلاند بۆ فرۆشتن نییە. هەموو ئەوانەش بەو جۆرە دەبینرێن کە دۆناڵد ترامپ دەستکاری نەخشەی جوگرافیای جیهان دەکات و دەیەوێت نەخشە و ناوی ئەمریکا فراوان بکات.